کوردستان دوێنێ و ئەمڕۆ سبەی بەڕێزان ئەوە پوختە و کورتکراوەی وتەکانی هاوڕێ ئیبراهیم عەلیزادەیە لە کۆبوونەوەی پێشمەرگە و ئەندامانی کۆمەڵا ڕێکەوتی سێشەممە 12 جۆزەردان. هاوڕێیانی ئازیز، خۆشحاڵم کە ئەمڕۆ لێرە لەم کۆبوونەوە گرنگەدا بەیەکەوەین. کۆبوونەوەی ئەمڕۆی ئێمە لە کاتێکدایە کە ناوچەکە ئێران و بزوتنەوەی ئێمەش قۆناغێکی هەستیار و پڕ لە گۆڕانکاریان تێپەڕاندووە و بەرەو ئایندەیەکی پڕ لە ئەرک و دەرفەت هەنگاو دەنێین. ئامانجم لەم کۆبوونەوەیدا شیکردنەوەی دۆخی ئێستا خستنە ڕووی هەڵوێستەکانی کۆمەڵە و دیاریکردنی ئەرکەکانی قۆناغی داهاتوومانە. دوای شەڕ بارودۆخەکە بەرەو کوێ دەڕوات؟ هاوڕێیان، با لە خاڵێکی سەرەکیەوە دەست پێ بکەین. ئەو شەڕەی کە ناوچەکەی هەژاند براوەی ڕەهای نەبوو. بەڵگەکان ئەوەمان پێدەڵن کە هەر سێلایەنی سەرەکی ململانیەکە واتە ئەمریکا، ئیسرائیل و کۆماری ئیسلامیش سەرکەوتنێکی ئەوتۆیان بەدەست نێناوە کە چاوەڕوانیان دەکرد. هەر بۆیەش خواستی ئەوان هەیە کە بچنە ناو قۆناغێکی نوێی ململانیەوە کە ڕەنگە زیاتر سیاسی بێت نەک سەربازی. ئیسرائیل بانگەشەی لە ناوبردنی حەماسی دەکرد، بەڵام لەمەدا سەرکەوتوو نەبوو و تەنها منداڵ و پیر و گەنجی کوشت و ڕق و نەفرەتێکی نێونەتەوەیی بێوێنەی بۆ خۆی کڕی. ڕەوتی دواکەوتووی حەماس هێشتا چالاکە. نەیتوانی حیزبوڵای لوبنان چەک بکات و گرنگتر لە هەمووی نەیتوانی کۆماری ئیسلامی بڕۆخێنێت. ئەمریکا وەک زلهێزێک نەیتوانی سەرکەوتنیشی یەکلاکەرەوە بەدەست بێنێت کە هەژمونی خۆی پێ نمایش بکات. گۆڕەپانەکە بۆ ئەمریکا هێشتا پڕە لە چێبڕچێ و نائارامی. کۆماری ئیسلامی گەورەترین ئامانجی کە هەڵگرتنی گەمار و ئابوووریەکان بوو بەدی نەهات. سیاسەتی فشاری زۆرینەی ئەمریکا هەروە بەردەوامە. وێرانکاریەکانی شەڕ بە ئاسانی خەرەبوو ناکرێنەوە و پێشبینی دەکرێت گەشەی ئابووری بۆ ساڵی داهاتوو بگاتە نزمتر لە 8. تاکە دەستکەوتی ڕەژیم ئەوە بوو کە توانی ڕێگری لە ڕووخان و داڕمانی خۆی بکات. ئەم دۆخە هەموو لایەنەکان ناچار دەکات کە بەرەو جۆرێک لە سازان و ڕێککەوتن هەنگاو بنێن، لەگەڵ ئەوەی کەمێک قورسایی تەرازوەکە بە قازانجی ئەمریکا بشکێتەوە. ئەمە پێشبینی ئێمەیە، بەڵام وەک دەزانن لە سیاسەتدا دەبێت هەمیشە جێگەیەکیش بۆ ڕووداوە چاوەڕوان نەکراوەکان دابنی. بارودۆخی ناوخۆی ئێران قەیرانێکی قوڵ و فرەڕەهەند. هاوڕێیان، ئەگەر لە پشت مێزی دانوستانەکانەوە ململانیەکان بەرەو سازان بڕۆن، لە ناوخۆی وڵاتدا قەیرانەکان قوڵتر دەبنەوە. باری ئابووری و گوزەرانی خەڵک گەیشتۆتە ئاستێکی کارەساتبار کە ئەم خەڵکە چیتر بەرگە ناگرێت. سیستمی بەڕێوەبردن نەک هەر گەندەڵە، بەڵکو بە تەواوی ناکارامەیە. باوەهممان نەبێت تەنانەت ئەگەر پارەش بگاتە دەستی ڕەژیم چارەنووسی دیارە. یان دیسانەوە خەرجی دامەزراوە سەربازی و سەرکوتگەرەکانی دەکرێت، یان بیرۆکراسی ئێران زیاتر لە گەندەڵیدا نقم دەکات. لەم نێوەندەدا هیچ شتێک پشکی خەڵک و گوزەرانیان نابێت. ئەم دۆخە بزوێنەری سەرێکی ناڕزایەتیەکانی داهاتوو دەبێت. دۆخی ئێمە لە هەرێمی کوردستان قۆناغی هاوپشتی، زیرەکی و لێهاتووی سیاسی. سەبارەت بە دۆخی کۆمەڵە لێرە لە هەرێمی کوردستان کە بەشێکە لە تەشکیلاتی ئێمە، ڕاستە مەترسیەکان هێشتا هەرماون، بەڵام دەتوانم بڵێم دۆخەکە لە ڕووی ئەمنیەوە مەترسیدارتر نەبووە، بەڵکو ئاڵۆزتر بووە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. پێویستە ئێمە لە ناو ئەم ئاڵۆزیەدا ڕێگای خۆمان بدۆزینەوە. ئێمە لە لێواری مەلەوانگەکەدا ڕانەوەستاوین، بەڵکو ئێستا لە قوڵایی مەلەوانگەی سیاسەت داین. لەم قوڵاییەدا تەنها مەلەوانە کارامە و لێهاتووەکان دەتوانن خۆیان ڕابگرن و بەرەو پێشەوە بڕۆن. چیتر سادەئەندیشی و دروشمی بێکردار جێگای نابێتەوە. ئەم قۆناغا قۆناغی زیرەکی سیاسی، نەرمونیانی تاکتیکی و خوێندنەوەی وردی هاوشێشەکانە. کۆمەڵە و دەرفەتە نوێیەکان، جیاوازی نێوان ئێمە و ئەوان. هاوڕێنی ئازیز، مای شانازیە کە بڵێم ڕەوتی ئێمە بەهۆی هەڵوێستە سیاسیە واقعبینانەکانیەوە مەقبوڵیەتێکی کۆمەڵایەتی بەرچاوتری بەدەستهێناوە و ئەم مەقبوڵیەتە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە، لە کاتێکدا کە هەندێک گروپ چاویان بڕی بووە شەڕ و یارمەتی ئەمریکا و ئیسرائیل،
ئێمە جەختمان لەسەر سیاسەتێکی سەربەخۆ کردەوە. ئێمە ئەزمموی وڵاتانی دەوروبەر و ئەو کارە ساتانەی لێی کەوتبووەوە بیر خەڵکمان هێنایەوە. ئێمە ئەزمموی خودی نەتەوەی کوردمان لە ئەنجامی سیاسەتە دەسەڵاتخواز و فراوانخوازەکاندا بیرهێنایەوە. ئێمە بە خەڵکمان وت کە نابێت چاوەڕوانی سەرکەوتنیشی ئاسان و خێرا بن. شتێکی وا ڕوو نادات، تەنها ئەوەی بەهێزی هوشیاری ڕێکخرا و ڕابەرایەتی خۆیان بەدەستی بێنن بەردەوام و بەرهەمدار دەبێت. بە بەراوردێکی خێرا بکەین. ئەوانەی هیوایان بە هێرشی دەرەشی بەستە بوو نەک هەر نەیانتوانی دەستکەوتێک بەدەست بێنن بەڵکو شەرعیەتی خۆشیان لە بەرچاوی خەڵکدا لەدەستدا. ئێستا کە شەڕ وەستاوە و گەرد و تۆزەکە نیشتوتەوە خەڵک دەپرسن شێ دەیوت دڵ بە ئەنجامی شەڕ مەبەستن. شەڕ خزمەت بەمانەوەی ڕژیم دەکات. چێ دژی وێرانکردنی ژێرخانەکان بوو کە دووکەڵەکەی ڕاستەوخۆ دەچوە چاوی خەڵکەوە و ئەنجامەکەی سەختترکردنی ژیانی خەڵکە. وەڵامەکە ڕوونە. ئەم هەڵوێستا ڕاست و بنەماییەی ئێمە دەرفەتی نوێی بۆ گەشەکردنمان لە نێو دڵی جەماوەری خەڵکدا لە ناوخۆی وڵات ڕەخساند. ئێمە وەک هێزێک دەبینرین کە چارەنووسی خۆی و خەڵکەکەی بە سیاسەتە فراوانخواز و دەسەڵات خوازەکانی ئەموو ئەوەوە گرێنەداوە. ئەمە سەرمایەیەکی گەورەیە و دەبێت بیپارێزین و گەشەی پێ بدەین. ئایندەی ئۆپۆزیسیۆن قەیران لە دەرەوە و هیوا لە ناوخۆ. بارودۆخی نوێ زۆربەی ئۆپۆزیسیۆنی دەرەوەی وڵاتی تووشی قەیرانێکی قوڵ دەکات. ئەو لایەنانەی کە هەموو استراتێژی خۆیان لەسەر بنەمای گۆڕانکاری لە ڕێگەی فشاری دەرەچیەوە بنیاتناوە ئێستا گەیشتونەتە خاڵی سفر. ئەم ڕەوتە لە نێو تەیفە جیاوازەکانی ئۆپۆزیسیۆندا ئەوانەی ئاسۆی سیاسی خۆیان ون کردووە دەبێتە هۆی هەڵوەرینی پێشبینی کرا. بەڵام لە ناوخۆی وڵاتدا دۆخەکە جیاوازە. ڕەنگە بۆ ماوەیەک سستی و بێدەنجیەک هەبێت، بەڵام ئەمە کاتیە و تێدەپەڕێت. برینەکانی ئەم کۆمەلگایە ئەوەندە قوڵن کە ناتوانن بۆ هەمیشە ساڕێژ نەبن، بەڵام ئەم جارە کاتێک برینەکان دەکرێنەوە کۆمەلگا وانەی لە ڕابردوو وەرگرتووە. خەڵک تێگەیشتون کە ڕزگاری نە بە هیوابەستن بە شەڕی 12 ڕۆژە و 40 ڕۆژە بەدەست دێت و نە بە جوڵەی هەست بزوێن خۆ بەخۆ و بێپلان. خەبات لەمە و دووە ڕەوتێکی سروشتی تر قوڵتر و پڕدەستکەوتتر بەخۆیەوە دەبینێت. ئەرچی ئێمەیەکە لەم ڕەوتەدا پێشەنگ و ڕێکخراوتر بین. بنەماکانی سیاسەتی ئێمە لە هەرێمی کوردستان نەخشە ڕێگای تەشکیلاتی. هاوڕێیان، بۆ ئەوەی بتوانین لەم خۆناغە ئاڵۆزەدا بە سەرکەوتووی کار بکەین دەبێت سیاسەتی تەشکیلاتی ئاشکرامان لێرە لە هەرێمی کوردستان لەسەر چەند بنەمایەکی پتە و دابمەزرێت. من پێشتریش لەم بارەیەوە قسەم کردووە. لێرەدا 5 بنەمای سەرەکی دەخەمەڕووکە وەک نەخشە ڕێگایەک بۆ کارەکانمان دادەنرێت. بنەمای یەکەم: هەرێمی کوردستان پشتی جێبهەی چەکداری ئێمە نییە. دەبێت ئەمە بۆ هەموو لایەک ڕوون بێت. ئێمە هەرێمی کوردستان وەک پشت جێبهەی خەباتی چەکداری لەدژی کۆماری ئیسلامی سەیر ناکەین. ئەمە بنەمای پەیوەندی ئێمەیە لەگەڵ حکوومەتی هەرێم و دەبێت بە وردی بیپارێزین. باسی پێگەی خەباتی چەکدارانە و مافی بەرگری ڕەوا و ئەوەی کە لە چ کات و شوێن و هەلومەرجێکدا دەست بۆ چەک دەبین یان نابین یان چەک چ ڕۆڵێکی لە بەرگری لە دەستکەوتەکانی بزوتنەوەی جەماوەریدا هەیە پەیوەندی بە پێگەی تەشکیلاتی ئاشکرای ئێمە نییە لە هەرێمی کوردستاندا. دووەم: چالاکیە ئەساسیەکانمان سنووری جوگرافی ناناسن. ئەرکە بنەڕەتیەکانی ڕێکخراوی ئێمە نابێت بە هیچ سنوورێکی جوگرافیەوە ببەسترێنەوە. ئەگەر لە شوێنێکدا دەرگایەک داخرا دەبێت یان پەنجەرەیەکی تر بکەینەوە یان واتە دەرگایەکی تر. توانای خۆگونجاندنی تەشکیلاتی ئێمە دەبێت ئەوەندە بەهێز بێت کە بتوانین لە هەر بارودۆخێکدا درێژە بە ئەرکە سەرچەکانمان بدەین. سێهەم: خۆبەخشانە پێشوازی لە هیچ سنووردارکردنێک ناکەین. ئەمە بنەمایەکی زۆر گرنگە. ئێمە نە بە شێوازێکی سست و تەسلیمکارانە ملکەسی فشارەکان دەبین و نە بە شێوازێکی سەرشێشانە خۆمان دەخەینە بەر گرژی ناپێویست. هەوڵ دەدەین
ڕەچاوکردنی بەرژەوەندەکانی حکوومەتی هەرێم زۆرترین کەڵک لە هەموو توانا و دەرفەتە بەردەستەکان وەربگرین. چوارە، پەیوەندی لەگەڵ خەڵکدا سەرێکی ترین سەرمایی ئێمەیە. ئێمە دەبێت پەیوەندی خۆمان لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان بەهێز بکەین، بەڵام لەوەش گرنگتر دەبێت ئاگاداری ئەو ڕاستیە بین کە هەزاران کرێکاری کورد لە کوردستانی ئێرانەوە بۆ کارکردن هاتوونەتە هەرێمی کوردستان. ئەم بەشە لە خەڵکی ئێمە پردێکی زیندوون لە نێوان ئێمە و جەماوەری کرێکار لە کوردستانی ئێران. بەهێزکردنی پەیوەندی لەگەڵ ئەم کرێکارانە هەم ئەرشێکی ڕێکخراوەیە و هەم دەرفەتێکی لە ڕاددە بە دەرگرنگە کە نابێت لێی غافڵ بین. پێنجەم، ئاسایش و دابینکردنی ژیانی هاوڕێیان لە پێشینەی هەموو شتێکدایە. باتوپاتی بکەمەوە، هیچ ئامانجێ گرنگتر لەوە نییە کە ئاسایش و دابینکردنی ژیانی هاوڕێیانی تەشکیلاتی و ئەو کەسانەی کە لەژێر چاوەدێری کۆمەڵەدان دەبێت دەبەرچاو بگیرێت. ئەمە بەڵێنێکی نەگۆڕە. ئێمە پێداویستەکانی ئەم ئاسایشە دابین دەکەین و ڕێگە نادەین هەلومەرجی نوێ هیچ جۆرە هەستێکی نائارامی و نیگەرانی لەم ڕۆوە لەناو هاوڕەکانماندا دروست بکات. بەڵام ڕوونەکە کارێکی وا گرنگ دەتوانین بە بەهێزکردنی هاوپشتی هاوڕێیانە و هەستی بەرپرسیارەتی بە کۆمەڵ بەسەر بڵیندیەوە بە ئەنجامی بگەێنی. هاوڕێیانی عەزیز، خۆناغی داهاتوو خۆناغی کاری ورد، ڕێخستنی جەماوەری و وشیاری سیاسیە. ئێمە وەک حیزبێک کە لە ناو دڵی گۆڕانکاریەکانەوە هەڵوێستی دروستی گرتەبەر، ئێستا لە پێگەیەکی باشداین بۆ ئەوەی ڕۆڵێکی مێژووی ببینین. با ئەم دەرفەتە بقۆزینەوە، با پەیوەندیەکانمان لەگەڵ خەڵکدا بتەبتر بکەین، با تەشکیلاتەکەمان فراوانتر بکەین و با بە هیوایەکی شۆڕژجەرانە و چاوێکی واقعبینانەوە خۆمان بۆ ئەو گۆڕانکاریە گەورەی کە بێگومان لە ڕێگادایە ئامادە بکەین. ئێوەش هەر بژین و سەرکەوتوو بن.